گفتوگۆیەکی چڕوپڕ ئەکەین لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە پەیوەندی بە هەرێک لە ژیانی تاکەکانی نێو کۆمەڵگەوە هەیە. ئەمڕۆ باز لە پیسبوونی سپی ئەەکەین. ئەمە بەسمان لە پیسبوونی سپی چیە؟ کاریگەری و چارەسەرەکانی چۆنە؟ چۆن هەوڵ بین چارەسەرێکی گونجاو بدۆزینەوە بۆ ئەم بابەتە کە لە ئێستا بەرۆکی ژینگەی گرتووە، کاریگەرێکی زۆر نەرێنی خسۆتە سەر ژینگە و بۆیە ئەگەر هاتوو لەم نێوەندەیە کارێکی باشی لەسەر نەگرێت بێگومان ژینگە زیاتر و زیاتر گۆڕانکاری و کاریگەریە نەرێنیەکانی لەسەری زیاترە بێت. بۆی ئەمڕۆ میوانێک لە لامانە ئەمڕۆ لە ستۆدیۆ بانگێشمان کردووە گفتوگۆی لەگەڵاکەین لەسەر کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک ڕێنمایی دروست بۆ کەمکردنەوەی ڕێژەی پلاستیک لەبەرەوەی کە ئەڵێن پیسبوونی سپی مەبەستمان لە پلاستیک و کاریگەری نەرێنیەکانێتی لەسەر ژینگە. بۆی زانیاریەکان بۆ بەڕێزیان بەجێڵین ئەچینە لای زۆر بەڕێز کاک معروف مەجید بەڕێزان و سەرۆکی ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگە بە شازێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە. بەخێراتی بەیانی باش کاک معروف وەک ئەزانین ژینگە هەمووان هەر تاکێکی نێو کۆمەڵگە پەیوەندێکی ڕاستە و خۆی پێوە هەیە. بۆی ئەگەر هاتوو مادەی پلاستیکی کە لە ئێستای ڕێژەکەی زۆر لە زیادبوون و زیادبووندایە ئەگەر هاتوو ڕێژەکەی بەرەو هەڵکشان بچێت ئەمە بێگومان کاریگەریکی زۆر نەرێنی لەسەر تەواوی ژیانی تاکەکان دروست ئەکات. بۆیە لەم نێوەندەیە پیسبوونی سپی تا چەندە هۆکارێکی کاریگەر ئەبێت بۆ ژینگەی کوردستان بەتایبەت؟ زۆر سپاس بۆ ئێوە کە چەند جارێکی تر لەسەر بابەتە ژینگەکان ئێمە و خەڵکانی تریان بان کردووە. بەداخەوە یەکێک لەو بڵین مەترسیانی کە ئێستا لەسەر ژینگەی جیهان بەگشتی هەرێمی کوردستان بەتایبەتی ئەگەر ئێمە باسی لێ بکەین چەند ساڵێک پێش ئێستا ئەم دیاردەیە کەمتر بووە. بەڵام بەداخەوە بەهۆی کرانەوە بەڕووی دنیا و کار ئاسانی بۆ هێنانی بەشێک لەو موادانە وای کردووە لە هەرێمی کوردستانە ڕێژەکەی لە چاو وڵاتە پێشکەوتەکان و لە چاو وڵاتە دواکەوتەکانی شەوە زیاد بێت. ئێمە ئەگەر ئێستا باسی مەترسەکانی ژینگە بکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان دووەم مەترسی لەسەر ئاستی هەرێم مادە پلاستیکیەکانە. ئێمە هەر بۆ زانیاری بینەران لە هەرێمی کوردستانە بەپێی داتا ئامارە فەرمیەکانی وەزارەتی شارەوانی نزیکەی ڕۆژانە 8,000 تەن پاژماوەی گشتیمان هەیە. لەم 8,000 لە سەتا نزیکەی 45 تا 50 خۆراکی ماڵان و شوێنە گشتەکانە کە فڕێدرێت کە بەڕاستی ئەمە یەکێکە لە هەرە مەترسیە گەورەکان بە فیڕۆدان بۆ نمونە پیسکردنی ژینگە و بڵێن لە قۆناغی یەکەمە. لە قۆناغی دووەما کە لەو مەترسی دارترا مادە پلاستیکەکانە. پاشماوەی هەرێمی کوردستان لە 135 مادەی پلاستیکیە کە بەڕاستی من سێرچم بۆ کردووە لەسەر ئاستی جیهان لە 111 تا 12 پاژماوەی فڕێدرا و مادە پلاستیکیەکانە. کەواتە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بەراورد دیکەین بە وڵاتانی جیهان 135 لە چۆ 111 لە چۆ. کەواتە ئێمە من زۆر جاوتومە بەداخەوە لە پێشێلکاریە ژینگەیەکانە زۆر لە پێش وڵاتە پێشکەوتۆکان و یاخود وڵاتە دواکەوتۆکانەی. بەڵام لە بابەتە پابندبوونیەکان و یاخود دۆستایەتیمان بۆ ژینگە باواچی هاتبێتینە مەرحەلەکانی کۆتایی. بۆیە لە ئێستاە یەکێک لە هەرە مەترسی دارەکان کە لەسەر ژینگەی هەرێمی کوردستانەیە مەسەلەی مادە پلاستیکیەکانە. دەکرێت ئەگەر بە دوایی دەرفەت هەبوو بە شێوازەکانی چۆن بەکارێنێ قسەی زیاتر لەسەر. زۆر جار کاک معروف ئەزانی ئەم مەترسیە بەستەنها لەسەر ئێمە نیە کۆی جیهانی گرتووە ینی مەترسێکی گەورەیە. بەڵام لە هەوڵەکانە بەردەوام هەوڵەدرێت بە زووتی کا چارەسەری سەرەتایی یاخود چارەسەری زۆر باش بدۆزنەوە لە ڕیسایکلین بە یاخود جارێکی تر ئەم مادانە لە یەکتر جیاب بکرێتەوە کاڵم لە یەکتر جیاب بکرێتەوە. لای ئێمە ئەمە قورسە یعنی زۆر جار ئێمە ڕۆژانە ئەگەر لە ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین ئەو پاژماوەی هەمانە هەر لە زەر سفرەکەەوە لولیەکەین و ڕێگەی خێنە زڵاکەوە یعنی دەیخێنە سەرلەی خۆڵەکەەوە. یعنی ئێمە ئەبینی لە زۆربەی شوێنەکانە سەدلەکان جیاکراوەتەوە ئەم سەدلە بە ڕەنگیش جیاکراوەتەوە. مادە پلاستیکیەکان بەوەی کە پێکاتەیەکی قەبارەیەکی گەورەی هەیە کێشێکی کەمی هەیە زیانێکی زۆر و مانەوەیکی زۆری هەیە لەناو سروشت و ژینگەی ئێمە. لای خۆمان ئەم جیانەکردنەوەیە تا چەند گرفت و سەختی بۆ ئێمە دروست کردووە کە ژینگەکەمان بەرەو پیسبوون بڕوات. خۆی من دوێنێ لەگەڵ دۆستێکە کە بڕوانامەی دکتۆرایە بوو مناقەشەی بابەتێکمان کرد بە تایبەتی ژینگە. بەڕێزشان ئاماژیان بەوە کرد کە ئێستا لەسەر ئاستی جیهان ینی وڵاتانی دۆست و ناکۆک لەسەر چەند بابەت هاوڕان یان کۆ کرد
لەوانە مەسلەی تیرۆر، دووەم مەسلەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا یاخود ژینگە. کەواتە بابەتی ژینگەی لە ئێستاە بۆتە یەکێک لەو بابەتانی کە لەسەر ئاستی جیهان کۆنفرانس و کۆنبوونەوە و کاری تایبەتی بۆ ئەکرێ. بۆیە ئەوەی کە بەڕێزت باست کرد مەسلەی لێرە بۆچی ناتوانین جارێکتر ڕیسایکل کرێتەوە یاخود تا چەنە سوودمان لێبینەوە بە ئێمە ئەوە بەبیری هاوڵاتیانی بەڕێز و کارگە و کۆمپانەکانە بێنینەوە. مەسلەی دووبارە بەکارهێنانەوەی پاژماوەکان بە تایبەتی مادە پلاستیکەکان یەکێکە بێت لە سەرچاوەکانی داهات بۆ وڵات. ئێستا منم بەیانە بەشێک لەو ئامارانە کە هێناومە تەنها لە وڵاتی سین و وڵاتێکی ترا 12 ملیۆن کرێکار کاری تیاکە. یعنی ئەم دوو وڵاتە هاتوونە تەنها لە پاژماوەکان هەری کاریان بۆ 12 ملیۆن کەس ڕخساندووە کە بەڕاستی ئەمە ڕێژەیەکی زۆر باشە. ینی جارێکی هاتوونە ئابووری وڵاتیان بە چی پەرەپێداوە بۆ پاژماوانی کە ڕۆژانە خەڵک فڕێدا. یەکێکی تر لە گرفتەکان لای ئێمە ینی من زۆر جاوتومە بەداخەوە ژینگە پارێزی نەبووتە کولتور لە وڵاتی ئێمەیە. ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵانی پێشووتر ئەگەر بڵین پێش ڕاپەڕین پێش 2003 ینی ژینگە پارێزی تا حدێک بە تایبەتی لە گوندنشینان و لە ئەو شوێنانی دەرەوەی شارەکان و بەڕاستی وەکو کولتور سەیرەکرا. ینی بۆ نمونە ئەچویتە گوندێکەوە علاقت نابینی کەمتر ینی خەڵک شتی تایبەتمەندی خۆی دروست کرده بوو. بۆ نمونە ئەمە مادە پلاستیکەکان ینی ئەسڵان خەڵکی گوند پەنای بۆ دوکانێک یاخود بازارێک نابرد کە بۆ منە خواردن لە قوتو نراو بوو. بەڵام ئایا ئێستاوانە ینی گوندەکان و شارەکانیش لە پیسکردنی ژینگە وەکو یەکن. دووەم ئێمە دەبێت ئەم بابەتە لە پەروەردەوە بکەین بە کولتور. یعنی ئێستا ئەمە بەشێک لە چالاکی ڕێکخراوی خۆمان کە ئەم ساڵ لە سەرەتای خوێندنەوە دەستمان پێکردو نزیکەی 10 شار و شارۆچکە کە چالاکیمان تیا کردووە یەکێک لە هەر بابەتە گرنگەکان کە قسەمان لێ کردووە مەسلەی مادە پلاستیکەکان بووە. یعنی بە قوتابیەک ماوتووە ئەگەر تۆ ڕۆژانە دیتە قوتابخانە تا کۆتایی ساڵ ئەو پارەی کە تەنها ئەیدەی بە ئاوی خواردنەوە لە حانوتە نزیکەی 40,500 دینارەکەوێ بۆمان باس کردووە. باشە ئەوە زەرەر بە مادی ماڵەوەگەێنێ زەرەر بە تەندروستی خۆتەگەێنێ لە ڕووی کوالیتی ئاوەکەوە. دواتریش مەسلەی ژینگە ئەی چارە سەر چییە؟ سامە زۆر جا خەڵک پێمانەڵێ باشە ئێوە ڕێگری لە خەڵکەکان دەی زەحمە نەبێ بەدیلمان پێ بڵێ پێماوتووە یەک دەبەیەک یاخۆ قوتوی ئەمەی کە تورمزی پێڵێن دانەیەک بکڕە بە 2000 کەواتە تۆ 38,000 دینارت بۆ خێزانەکەت گەڕانوێتەوە. هەش بووە بۆیانە کردینە جانتاکەڵێ ئاوی پاکیشان بۆ تێکردن ئاوەکەشمانە خواردەوە ئەشمان هێنایە بۆیە شۆردین و بەیانی بۆمان بردەوە لەو دەبانەش ڕزگارمانە بووکان. کەواتە ئێمە ئەمە بە تەجروبە کردومانە لە سلێمانی ینی بە خۆشحاڵیەوە سەری گرتو ینی قوتابخانە بۆ پۆل وریانی مەجایتر بەکارینە ینی ئیداری قوتابخانە بۆ من ئەوەی کێسا پێشتر باسم کرد یەک قوتابخانەیەک ماوەکو نمونە وەرگرت لە ناو شاری سلێمانی نزیکەی مامۆستاکانێ ناچوە 30 مامۆستا وتم زەحمەت نەبێت لە سەرەتای خوێندنەوە تا قۆناغی ینی یەکەم بوو وتی تا ئەمڕۆ 250,000 دینارمان داوە بە ئاوی پلاستیک حسابمان کردووە ئەم 250 ڕاستە مادیەکە ئەی پاژماوەکەی 12,000 دەبەی ئاو خراوەتە ژینگەوە فڕێدراوە بەڕاستی وەرە بۆ نمونە لە ئاستی هەرێمی کوردستانە کە نزیکەی 2 ملیۆن خوێندکار لە قوتابخانەکانایە وەرە هەر خوێندکارێک ڕۆژی یەک دەبە فڕێبدا کاکە لە 150 کاکە لە 125 ینی نزیکەی 9 ملیۆن دەبا کە تەنها لە ناوەندەکانی خوێندن بۆیە من ئەوە ویست ئەوە باسکەم ئێمە دوو شوێن قەنەعەت ماوا بوو دەتوانین نەوەیەکی تەندروستی تیا پەروەردەکەین قوتابخانە لەگەڵ مزگەوتەکانە بەڕاستی من ئەم ساڵ ینی لێدانی ناشارمەوە چۆن ئەڵێ بە ترس و لەرزەوە ئامارم بڵاو کردوێتەوە پێم وابوو بۆ خەڵک بڵێ کاکە شوێن نەما قسەی لێ بکەن مزگەوتەکان بەڕاستی مامۆستایانی ئاینی ڕۆڵی کاریگەریان هەیە لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان بەتایبەتی ئێمە لە مانگی ڕەمەزانە دەڵێن چۆن مانگی ڕەمەزان وەرچەرخانێکە بۆ بەخۆداچوونەوە لە زۆر ڕۆوە دەکرێت لە بواری جینگەشا بەکاری بێنین ئێمە یەکێک لەو مەترسیانی کە ماوەی 2-3 ساڵ ئێمە هەستی پێکەین وەکو ڕێکخراوێکی ژینگەیی مەسلەی بوونی بتڵی پلاستیکی لە ناو مزگەوتەکانە مەسلەی ڕاخستنی سفرەی سەفەری لە کاتی بەربانگە بردننی قاپی سەفەری یعنی مەحسابمان کردووە ئەگەر تەنها مزگەوتێک نزیکەی 5 متر سفرە سەرفکە نزیکەی 57,000 متر ڕۆژانە لە هەرێمی کوردستانە بەس لە مزگەوتەکانایە ئەگەر یەک نوێژخوێنێک لە مزگەوتێکە 50 کەسی تیابێ نزیکەی
300,000 دەبەی پلاستیکی لە ڕۆژێکا بەس لە مزگەوتەکانە فڕێ ئەدرێ بەڕاستی من بە کۆمەڵی مامۆستای ئاینی تەنانەت وەزارەتی ئەوقافشم وتووە دەکرێت مامۆستایان ڕێگری لەمە بکەن بۆ ساڵانی پێش و هاوڵاتیە گۆکوی بەڕێستان باسی کرد لە ماڵەوە دەبەیەکی لەگەڵ خۆیان هێنا خواردوو دەنگ خورمایە هێنا ینی معقوڵ نییە تۆ ئێستا لە مزگەوتەکەی سفرە ڕابخەی چیەکەی وەڵا فتارەکەم و کاکە فتارکردنەوە بە دوو دەنگ خورمە ئەکرێت و کۆتایی پێدێ بۆیە ئەگەر ئەم دیاردێ وای لێ بێبانی مزگەوتەکان مەکتەبەکان بازارەکان کەناڵەکان چۆچوای لێ دێ بەڕاستی مەتر ئێمە باس مادە پلاستیکیەکانەکەین کە ئەوانەی یەکجار بەکاردێت و فڕێ ئەدرێ ئەگەر نا ئێستا ئەمە سەیریکەین بەشێکی هەرە زۆری ئەم ژیان و ئەوەی کە خەڵک بەڕێیەکە مادە پلاستیکیەکانە بەڵام هەر لە دیاریکردنی مادە پلاستیکیەکان ئەم مادەیەکی ئێمە خۆمان بەکارێنین و یەکجار فڕێ دەین ژمارە حوتی پێوترێ ئەم مادەیە بەشێکی سەرەکی لە پاژماوەی نەوە دروستەکرێ یعنی ئینسان ئەگەر باسی ژینگەش نەکە ئەبێت لایانی کەم بۆ تەندروستی خۆی بیلەوە کاتۆ شتێک بەکارنێنێ زەرەری پێ بگەێت زۆر باشە کاک معروف باسی خاڵێکی زۆر جوانت کرد جارانیش سفرەی سەفەری نەبوو نەخێر هەر لە نێو ماڵەکانە ژیانیش ئەڕۆی زۆر تەندروستیش بوو لە هەمان کاتە بابەتێکی گرنگتریشت باس کرد ئاماژەت بۆ کرد ئێستا ئێمە لە نێو ستۆدیۆیان ڕەنگە کۆمەڵێک کەلوپەلی کارەباییمان هەبێت ئەوەی کە من بە پێی توێژینەوەکان خوێندنەوەم لەسەر کردووە لە 125 ئەو دەرئەنجامانەی کە هەیە لە کەلوپە لە کارەباییەکان بەتایبەت لە تەلەڤیزۆن سپلیت ئامێرەکانی جلشۆردن لە هەمان کاتە ئەو شتانەشی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی تاکەکانەوە هەیە وەکو سیستمی ئاوەڕۆ و یاریەکانی منداڵان کە ئەبینین لە شوێنەکانە هەیە ئەمانە پێت وایە بەشێکن لەوەی ئەچنە پیسبوونی سپی و بە مادەی پلاستیک هەژمار ئەکرێت و کاریگەری خراپێ بێت خۆی من وەکوتم یەک دوو ئامارم هێناوە یەکێک لەوانەی کە سەرەتا ساڵی 1955 مادەی پلاستیکی لەلایەن زانایەکەوە دروستکراوە بەلاوی ئەلێکسەندەر بارکس ینی ئەو کاتە بۆچی ئەم کاری کردووە بەپێی ئەو بڵین تێبینی کە لەسەری نووسراوەڵەیە مادە پلاستیکیەکان ئاسانترین مادە بووە کە دەکرێت زۆرترین شتی لێ دروستکرێت کە ئێستا وایە یەک ئامارێکی تر دەڵێ لە ساڵی 2019ەوە لە ساڵی 2000 تا 2010 لە سەرەتایە 2000 1 ملیۆن تەن پاژماوە ڕۆژانە هەبووە یاخود بڵێن لەسەر جیهان کە بڵێن بوونی هەبووە ئێستا لە 2010 کە ئێمە ئەوە 2023 359 ملیۆن تەن تەنها مادە پلاستیکەکان هەیە ئەوەی کە بەڕێزت باست کرد گرفتەکەمان لە چیایە بە ئاسانی ئێستا و خۆدوتە زۆرترین مادەی لێ دروستەکرێ کە ئێمە بەشێکی باواتی هەستی پێ نەکەین بەپێی ئامارەکان هەر تاکێک ساڵانە پێویستی بە 5 تا 7 کیلۆ مادەی پلاستیکی هەیە تەنها لە ئەلکترۆناتە بەڵام لەمە گرفتەکە چیە ئەڵێ لە کاتی بەکارهێنانەوە جارێکی تر چیلۆ نیوێک ناچێتە 2 کیلۆ کەواتە ئەم پاژماوانە بەگشتی چی لێ دێ تقریبا بەپێی ئامارەکان لەسەر ئاستی جیهان لە 100 دەی ئەسووتێنرێ ئەمە شتێکی جیهانیە تەنها کوردستانیە لە 100 نزیکەی 79 ئەخرێتە ژینگە و سروشتەوە ئێمە گرفتەکەمان لەسەر ئاستی جیهان ئەمەیە لە هەرێمی کوردستانە بۆچی ئێمە خەڵک بیر لەوە ناکاتەوە جارێکی تر پاژماوەکان هەر لە شوێنی خۆی جیاکاتەوە بۆ منە بەڕێستان لە کەناڵی کورسات بیر لەوە بکەنەوە دڵنیان پاژماوەی پلاستیکیتان هەیە بیر لەوە بکەنەوە شوێنێکی تایبەت دابنێن خەڵکێک بێ بیکڕێتەوە یاخود پێی بدەن بڕۆ بیفرۆشێ لە هەرێمی کوردستانە بەپێی ئامارەکانەوەی کە دیار بێن نزیکەی 21 کارگەی ڕیسایکلمان هەبووە بەڵام ئێستا بەشێکی هەرە زۆری کار ناکە ئەمە یەکێکە لە گرفتەکان ئەی چی دیاکرێ ئەوەی کە بەڕێستان وتان هەر لە کاتی کۆکردنەوەی سفرەکە ئاخرێتە تەنەکەی خۆڵەکە کۆمپانیا ژینگە پارێزان دێن ئەیبەنە چۆ ئەیبەنە دەرەوەی شار گرفتەکە ئێمە لەوەیە جیهەتێک نییە کە بۆ نمونە زەخت بکات لە کارگەکان بێن ئەم کارە بکەن من زۆر جاوتومە لە کۆمرۆی ئەنجومەنی باڵای ژینگە لە شاری هەولێر ئێمە نزیکەی 2 ساڵۆک و ڕێکخراوە ژینگەکان بەشێکمان بەشدا بین بە بەڕێز سەرۆکی دەستەوە بەرهێنان ماوەد وتمان چۆن کار ئاسانی ئەکەن بۆ بەرهێنێک دێ لە مەسافەیەکی کەمە هەزاران شوقە و vێلا دروستەکە وەرن بۆ منە کار ئاسانی بکەن بۆ کەسێک کە لە بواری ژینگەیە کارەکە من پێماوت ماوتی تا ئێستا کەسێک نهاتووە لە بواری ژینگەیە بڵێ وەبەرهێنەکەم گوتما وەرن ئێوە لە کۆمەڵی باج و غرامە ئەوەی کە هەیە
بۆ نمونە دەری بکەن بۆی ئەم کەسە بێ کارێ بکات لە پێناوی ژینگەیە ژینگە و کشت و کاڵ من زۆر پرسیارم کردووە کشت و کاڵێکێکە لەوانەیە کە کەسێک نایە بۆ نمونە کارێکی کشت و کاڵی بکات 4 ساڵ 5 ساڵ دوای ئەوە بەرهەمەکەی وەرگێتەوە بۆیە لە ئێستاە ئەگەر بەم شێوەی ئێستا بڕۆین هەرێمی کوردستان لە ڕووی مادی پلاسیکیەوە گەورەترین مەترسی لەسەر دروستە بێت بە هیوای ئەوەی کە بتوانین ئەم هۆشیاریە و ئێوە ژوک و ڕێکخراوەکەی خۆتان کە کارتان لەسەر دوو لایانی زۆر گرنگ کردو هەم خوێندنگاکان وەکو سیستەمی خوێندن هەم مزگەوتەکانیش وە ئەوی کە مامۆستا ئاینیەکانیش هەمیشە بێگومان ئەوانیش بە شێوازێکی باش لەسەر ژینکە قساکەن چکە بەشێکە لە ژیانی ئێمە و دووبارە سپاس بۆتەوە بە هیوای ئەوەی کە و ئامارانشی خستە ڕوت بتوانین هەر ئەمە بە تەنها ڕێکخراوەکەی تۆ ناوێت هەموو تاچێکمان هەستەوە بە پرسیارێت تێ بکەین کە بتوانی ژینگەکەی خۆمان پارێزین دووبارە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆیەوە بەخێراتی کاک معروف من بە کورتی وەکو ئامۆژگاری یەکانی ئەوەیە کە خەڵک کە ئێماڵی مادی پلاسیکی بەکارنێنیە دژایەتی هیچ جهتێک ناکەین دژایەتی هیچ شوێنێک ناکەین بڵێن ئەمە تەنها لەبەر بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەوێ تەنها لە بەرژەوەندی تەندروستی کەسەکان و پاگڕاگرتنی ژینگە ئەگەر نا من دواتر هەر لە پەیجی خۆما کۆمەڵی داتا و ئامار باوچ و مەجال نەبێ قسەی زیاتر لەسەرکەین یعنی بەڕاستی کۆمەڵی داتای تێ زۆر مەترسیدارە بۆ نمونە لە ڕووی تەندروستیەوە مادەی پلاسیکی گەورەترین مەترسیە لەسەر غودەی ئینسان لەسەر سەرەتان لەسەر دووگیانی ئافرەت لەسەر گەشەی مناڵ و لەسەر لایانی جنسی ینی نێرومی ئەمانە ئەگەر خەڵک بیر لەمە بکاتەوە بزانێت کۆمەڵی گرفتی بۆ دروستە بێ من دڵنیام خەڵک باە ئەوەنە هۆشیاری هەیە کە ئەگەر ئێمە بنبڕیشی نەکەین وەکو فەرمودەکە فەرمی وەذالکە ئەضعف الئیمان ئێمە بعد لایەنە ئەو لایەنە هەڵبژێنی کە پێمان ناخۆشە بەڵام لایانی کەم بین کەمیکەینەوە زۆر سپاس بۆ کاک معروف مەجید بەڕێسانوک و سەرۆکی ڕێکخراوی ئایندا بۆ پاراستنی ژینگە کۆمەڵەیەک زانیاری وردەکاری زۆر باشت بە ئێمە و با بینەرانی خۆشەویست بەخشی دەستەکانە خۆش بێ سپاس و ئامادەبوونت